لێرە سیستەمێکی تایبەت بە کارمەنداندان راوە لە دوای دەوامی فەرمی خۆیان چەکەکانیان لێرە هەڵدەگرن. هەر لەم کۆگایە سیستەمی پشکنین و تۆمارکردنی کەسی هەموو فەرمانبەران هەیە و لە پێناو پارێزگاریکردن لەو چەکانە و کەمکردنەوەی چەکیش لە ناو کۆمەلگا. ناوی کارمەند و نوێنەی کارمەندەکان داخیرە لە سیستەم. ڕۆژانە کە بەیانیان دێن دەماچەکانیان وەردەگرن لە ئەسنای دەوام بەکاری دێنن بۆ ناو بارەگای گشتیمان. پاشان لە کاتی دەوام خلاص بوون لە کاتی ئەرچەند خلاص دەبێت ڕۆژانە دێن. سیستەمەکەمان زۆر ئاسانە، یعنی بەسانیە کارمەندەکە دەماچەی دادێنێتەوە بەداتە لە ناو دۆڵابی خۆی دادنێ و قفلی دەدا و قفلەکەش لەگەڵ خۆی دەباتەوە. لە چوارچەوەی جێبەجێکردنی یاسای چەک لە هەرێمی کوردستان وەزارەتی ناوخۆ کۆگای هاوشێوە لە بەڕێوەبەرایەتیەکانی دادەنێت بەتایبەتەوە بەڕێوەبەرایەتیانەی کە کارمەندەکانیان چەک بەکاردەهێنن بۆەوەی لێرە بپارێزرێت و چەکەکان لەگەڵ خۆشیانە نەبەنەوە ماڵەوە. وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی جێبەجێکردنی یاسای چەکەوە ڕژدە لەسەرەوەی کە لە سەرجەم بەڕێوەبەرایەتی ئەمنیەکان کۆگای چەک دابنرێت. سەرۆکی دیوانی وەزارەتی ناوخۆش ئاشکرای دەکات دەستیان بە پرۆسەی وەرگرتنەوەی چەک کردووە لەو کارمەندانەش کە پیشەکەیان مەدەنیە و پێویستیان بە چەک نییە. ئەو کارمەندانەی کە پێویستیان بە هەڵگرتنی چەکە لە کاتی دەوام چەکیان پێ کە دەچێتەوە ماڵەوە چەکەکەی بەجێ دەڵێ تۆمار دەکرێت بەبێ چەک دەڕاتەوە ماڵەوە و دەستمان بە پرۆسەیەکی دیکەش کردیە. ئەو کارمەندانەی کە تەنانەت کارمەندی هێزەکانی ئاسایشی ناوخۆشن بەڵام کاری مەدەنی دەکەن، لە سادرە واریدە کار دەکات، لە تۆمار کار دەکەن، لە کوێ کار دەکات، دەستمان بە پرۆسەی وەرگرتنەوەی چەکیش لەوان کردووە. لە کۆبوونەوەی لیژنەی باڵای داماڵینی چەک کە لە 24 ئایار بەڕێوەچوو بڕیار لەسەرەوە درراوە کە بۆ لەمە و دووە هەر بەڕێوەبەرایەتێکی سەربازی دروست بکرێت پێویستە کۆگایەکی ستانداردیش لە نەخشەکەیدا هەبێت و تا 1/1/2024 سەرجەم هێزەکانی ئەمنی و بەتایبەت هێزەکانی پێشمەرگە پسوڵەی هەڵگرتنی چەکیان پێدەدرێت تا کۆگای تایبەتیان بۆ دروست دەکرێت. ڕێناس عەلی کوردستان 24 هەولێر.